زان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر هاتمەوە خزمە دێوێ زیز و خۆشەویست ئەمڕۆ دەمەوێ لەگەڵ هاوڵاتیان و بەشێک لە لایەنگرانی کۆمەڵی دادگەری تاوتوێەوە بکەم ئاخۆ بۆچی پێویستە ئێمە دەنگ بدەین بە دەنگ نەدانمان خزمەت بەکوێ دەکەین تاوتوێ تەوەرەیە دەکەم ئێوەش بینەر و بیسەرمان بن و بیسەری ڕاو سەرنجی خەڵکی شاری هەولێر بن بزانێت چیمان خەدر و زیلەتی پێشمەرگی ڕێدادگەری و بەرزی میلەتی ئێمە دژی زوڵم و خەدر و زیلەتی لە هەولێر بینیا لە بەغدایەت بەیامی بەرەی گەلیل لە تێکۆشان بەردەوام بەشداریکردنی هەڵبژاردن باشترەیان بەشداری نەکردنی هەڵبژاردن بەڕای تۆ گومانی تێدا نییە بەشداری نەکردنی هەڵبژاردن ڕاستەوە خۆ خزمەتکردنە بەدەسەڵات چۆن ئەمە زۆر گوێمان لێ دەبێت حەزەکەم بۆم ڕوونکەیتەوە چۆن بەشداری نەکردنەکەی هۆکارێکە بۆچی بۆ ئەوەی کە هەموو کەس دەزانێت کاغەزی بەتاڵ لە بەرژەوەندی دەسەڵاتدایە بەچی تەزویرچی ئەوان تەزویرچینەوە هەڵدەستن بە پڕکردنەوەی ئەو دەنگانە بۆ خۆیان ئەو کاتە ڕاستەو خۆ بەردەوامیدا لە بەو نەعەداڵەتێکە تا ئێستا کراوە 30 ساڵەکە بەردەوامە و هەتا ئێستا هێناوێنە بەو جۆرەی وە گومانی باشیان پێ نابردرێ بەرامبەردا لەبەرەوەی چەند جار خەڵک دووبارە دەنگی پێداون هێناونیەوە بەڵام هەر بەردەوامبوون لەسەر ئەو گەندەڵی و لەسەر ئەو بێسەروبەری لەو وڵاتەیدا هەیە زۆر دەڵێن ئێمە بێزار بووین لەوەی کە هەڵبژاردن هیچ ناگۆڕێ بۆیە ئەمجارە قرارمان داوە دەنگ نەدەین ئەمە شەر خزمەتە بەوە بێزار بوونەکە چی ئەوان وایان کردو خەڵک بێزار بێ خەڵک بێ ئەمەل بێلەوەی ئەگەر ناوانە ئێستا بۆ نمونە چەند ئەندام پەرلەمانی چاکمان هەبووە لە پەرلەمان لێرە لە کوردستان و لە بەغداد کە نمونەیەکی باشیان پێشکەش کردووە بەڵام چیە ڕێژەیان زۆر کەمە ئەگەر بێت و ڕێژەیان زۆر زیاتر بکرێ خەڵک متمانەی زیاتریان پێ ببەخشێ کە ئەوان بەبێ جیاوازی خزمەتیان کردو تا ئێستا جیاوازی حیزبایەتیان نەکردو بڵێن ئەو کەسە ئەو حیزبەیە بە ئێمە خزمەتی بکەین وایان نەکردووە ڕێژەیان زیاتر بێ بەدڵنیایی و گۆڕانکاری زیاتر ڕوودەدات ئەمن بە پێچەوانەوە دەبینم تەبعاً من دەپرسم لەو خەڵکە ئەگە بەشداری دەنگدانی نەکرد چ لە مەوزوع دەگۆڕێ بۆیە پێم وایە بەشداری کاریگەرێک گەرموگۆڕی جۆشخرۆشی خەڵک لە بەشداریکردن لە دەنگدان و سزادانی ئەو لایەنانەی کە هۆکار بووینە لەو نەهامەتێکە بەسەر ئەو گەلەی داهاتیە لە نەهامەتی مەسەلەی بەرزبوونەوەی شتومە خۆراک لە نەمانی موچە لە شەختی هەڵدان لە مامۆستا لە سوکایەتیکردن بە هەموو چین و توێژەکان دەکرێت دەنگدەر لایانی دەنگدەر تۆڵە لەو لایەنانە بکاتەوە کە هۆکار بووینە لە یەکێک لە چەک بەهێزەکان لە بەردەم هاوڵاتی بێ بۆ تۆڵەخستنەوە تۆڵەکردنەوە لە خەڵک مەسایلی دەنگدانە بەدڵنیاییەوە ئەم پێم وایە دەنگدان تاکە ڕێگایە بۆ تۆڵەکردنەوە لەلایەنی دەسەڵات کە ئەوانەی خزمەتی خەڵک ناکەن دەنگ نەدەین خزمەت بەکوێ دەکەین ئەم پێم وایە ئەگە دەنگ نەدەی بەدڵنیاییەوە دەنگ نەدانت پاڵپشتیکردنە بە پرۆژەی دەسەڵات کە ئەو هەموو نەهامەتێ بەس ئەو خەڵکەی داهینەیە دەنگدان بۆی پێویستە بە تایبەتی دەنگدان بۆ کەسانی کە هەوڵی دادگەری دەدەن لە وڵاتە چکە دڵنیان لەوەی کە ئەو وڵاتە هەر هەموو خەڵکی خراپ نییە هەموو حزابێک خراپ نییە بەڵام پێویستە لۆچی لۆی هەتاوەکو زیاتر پێگەی ستەمکاران قایم نەبێتن پێویستە خەڵک بچێت دەنگ بدات و بزانێت دەنگیش بەچێ دەدات دەنگ بە کەسانێک بدات کە خزمەتی دین و ژینی ئەو خەڵکە دەکەن هەم دینیان و هەم ژینیان نەک بۆ ئەحزابی ستەمکارانە نەک بە ئەحزابی عەلمانیەکان نەک بە ئەحزابانەی کەن چەند ساڵە مافی ئەو خەڵکیان خواردووە کەواتە پێویستە خەڵک بچێت دەنگ بدات و دەنجش بەو کەسانە بدات کەوا پشتگیری مافەکانیان دەکەن پشتگیری لە دینەکەیان دەکەن لە ژینیان دەکەن لە مافی خوراویان دەکەن لە ئەو مافە سەرەتاییانەی کە لە خەڵک لە وڵاتەدا بێبەشە بەڵام بۆ خۆشیان لەچن کەواتە ئەمە لە وڵاتێکدا دەژین چەندە قڕی و پڕی تێدا هەیە بۆیە پێویستە خەڵک بچێت دەنگ بدات دەنگ نەدان نازانم چێ دەنگ نادا ئەوەی کە ناسی دەنگ نادا هەر خەڵکی بەشخورا و مسلمانە ناسی بە حسابی خۆی تۆڵە دەکاتەوە بەڵام نازانی بە دەنگ نەدانی ئیتر ئەو وەزع هەر بەردەوام دەبی ئەو حەق خواردنە ئەو کارەبا گرانکردنە ئەو ئاو گرانکردنە ئەو باج و خەراج گرانکردنە ئەو مەسلەی ئینجازە و سیارات گرانکردنە هەر لەسەرمان هەرچی باچەیە هەر زیادکردنە بەڵام ئەتو ئەگەر بچی دەنگ بدەی بە کەسێکی وەشی تو مافی خورابی ئەو دەزانی مافەکە لۆ بژێرتەوە بەڵام کەسێک کە مافی نەخورابی هەر دەنج پێ بدە هەر مافەکەت دەخواتن
ئەمەش خەڵی باوەڕ و ورە و هیواوە ڕێگە دەبڕین و ناگەڕێینەوە دواوە بۆ بەختیاری گەل و ئاوەدانی وڵات دەبینە شای کاروانی خزمەت و خەبات وەفاداری بەڵێن بەڕای تۆ بەدەنگ نەدانمان خزمەت بە شوێ دەکەین بەدڵاییەوە بەدەنگ نەدان خزمەت بەلایانی دەسەڵاتدارەکەی چۆن ئەوان ئەندامەکانی خۆیان والێ کردیە یعنی دەنگ بدەن بە ناحیلازی بن بە ناچاری یعنی تەنانەت ئەگەر ڕێژەی دەنگدان لەگەر دەنگدەرەکانیان یەکسان نەبی لەوانەیە لێ پێچنیان لەگەڵ کرد ئەوان دەنگەکانی خۆیان هەر ئەدەن بەس ئامانج و بەرنامەیان ئەوەیە وا لە گەنجی دیکە ناڕازی گەنجی بێ ئەمەل گەنجی بێهیوا لەم وڵاتە بکەن کە دەنگ نەدەن بەدڵنیایی ئەوانەیە و پرسیارە دەکەن دەبێت لە خۆیان بپرسن ئایا بەدیلی دەنگدان چییە؟ ئایا بەتەمای شۆڕشێکی چەکداری بکەی کە لەمە لە کوردستان ناکرێ؟ دەتوانی شۆڕشێکی مەدەنیانە دژ بەم دەنگەڵدەکارانە بەرپا بکەی بەدڵنیایەوە ئەمەش لەم ڕێگەیەوە ناکرێت بۆیە لە ئێستادا تاکە بەدیلمان ئەوەیە کە ئێمە بچین لەسەر سندوقەکانی دەنگدان دەنجی خۆمان بۆ کەسانە بدەین کە لێیان دڵنیاین لە ئیمانیان لە هەست و شعوریان دڵنیاین والله خزمەت بە سەڵات دەکات بەڕاستی یعنی زۆر لە میدیاکان زۆر جار بڵاو دەبتەوە حتا ئەوانەی خۆیان بە مسلمانیش دەزانن دیعایی ئەوەی دەکەن کە دەنگ نەدەن خەڵکی سارد بکەنەوە لە دەنگدان بەڕاستی ئەمەش کارە ساتە خزمەت بەدەسەڵات دەکات و خەڵک ناتوان یعنی گۆڕانکاری لە واقعی ئێستا بکاتن تۆ بە دەنگدانت بڕات بەوەی هەیە کە گۆڕانکاری دەتوانی بکەیت بە تەکید ئەو کەسانی کە دەستپاکن کە کەسی چاکن و کەسی بوێرن بتوانن لە پەرلەمانی عێراق بەشدار بن دەتوانن گۆڕانکاری بکەن و واقعی ئەو سەردەمی ئێستا بگۆڕن بەڵێ دەنگدان زۆر پێویستە بە تایبەتی لە بۆ نوێنەری ڕاستەقینە لە بۆ ئەو نوێنەرانێکەوە ئەزمون کراون و لێرەوە داوا لە هەموو گەنجان دەکەم کەوا دەنگ بدەن و ئەوانەی دەنگ نادەن لە جێی وان دەنگەکانیان دەدرێ و زەرەر دەکەن بە دەنگ نەدانمان خزمەت بە کوێ دەکەین وڵی بە دەنگ نەدان زیاتر خزمەت بە دەسەڵات دەکرێت لە بۆی نەچوونە لە بۆ دەنگدان دەسەڵات سوود لەوەی دەبینی و دەنگەکان لە بۆ دەسەڵات دەچی گومانی تدا نییە ئەو قسە وتانە بە بەرنامەدا ڕێژرا و کاریا لەسەر کردووە بۆ ئەوی خەڵک بێئومێد بکەن لە مەسائلی دەنگدان و لە هەڵبژاردن بۆچی پشتگیری لیستی کۆمەڵی دادگەری بەڕاستی من ئەم ڕۆژە لە دایکبوون من بەڕاستی زۆر دڵم پێخۆشە ئێمڕۆ تۆڵاکردنەوەی بەڕاستی حەقی خۆت بەدەستی خۆت بستێنە لە 4 ساڵ جارەکە لەو جارش یەک ڕۆژە لەو ڕۆژەش یەک دقەیە بە نووی قەلەم بەڕاستی حەق و بافی تو خۆت دەستێنی بەڕاستی حەقی ئێمە لە بەغدا تێتە خواردن و لێرەش تێتە خواردن دەخوازی تۆلای خۆمان بکەینەوە بەڕاستی مافی خۆمان بستێنین بە پشتگیریکردنت بۆ لیستی کۆمەڵی دادگەری حەقت دەسەندرێتەوە بەڕاستی ئەگە بەدڵنیایی بشە سەر سندۆق ئەوە 30 ساڵە گەندەلی و قوربەسەری حەقی خۆمان دەستینەوە بە زیادیش بۆچی خەڵک دەنگ بدات ئەمانی تێدا نییە بەشداری نەکردنی هەڵبژار ڕاستەوە خۆ خزمەتکردنە بە دەسەڵات بەگەر بچی دەنگ بدەی بە کەسێکی وەشی تو مافی خورابی ئەو دەزانی مافەکە لۆ بژێرتەوە دەنگدان تاکە ڕێگایە بۆ تۆڵەکردنەوە لەلایەنی دەسەڵات پێویستە خەڵک بچێت دەنگ بدات و دەنجش بەو کەسانە بدات کەوا پشتگیری مافەکانیان دەکەن کێ دەڵێن پێویست ناکە بچن دەنگ بدەن دەنگدان هیچ گۆڕانکارێکی ناکە وەڵاهی تکایە خوشک و برایەکان بلا بە دڵیی خۆش بشە سەر سندۆق با گازدە نەکەن نێژەوە لە چمان لۆ ناکرێت حەقی خۆت بستینە مافی خۆتە حەقی بستینە بۆ کەسیی دیکە نەهێلا ساحەی چۆڵکە حەقی خۆت بستینە ئەگەرەمە نەچینە دەنگدان چێ لە جێمە لیستەکەی پڕ دەکاتەوە وەڵاهی ئەوانی ئەوە 30 ساڵە ئەو گەندەلانە حەقیمە تێتە خواردن بابلا پشت بنووسیت حەقی خۆی بستینت بە دروستی جێگای ڕەزامەندی تۆن تاکیدم ئەگە ڕەزامەندی نەبیت و حەقی نەبیت بەڕاستی ناتان نوشتە بەغدا بەڕاستی جێ خۆشحاڵیە بەڕاستی دەنگدان کە 4 ساڵ جارێک دێتە پێشت مافێکی تاکە کەسی خۆتە ئەگەر بێت و بۆ خۆت پێشێلی ئەو مافەی خۆت بکەیت کە بەشداری نەکەی دەنگ نەدەی ئەو کاتەی ناتوانانی هیچ گلەیەکی لەو حکومەتەی بکەیت کە پێشێلی مافەکان دەکات گلەی لە چێ دەکەی کە بۆ خۆت مافی خۆت پێشێل دەکەی بەڵام ئەگەر بێت و بەشداری بکەی نوێنەری ڕاستبنەریە ئەو کاتەی زۆر لە وەزعاکی دەگۆڕە گۆڕانکاری باش ڕۆژدات بە تەکید ئەوە هەوڵە لەلایەن دەسەڵاتەوە کە خەڵک بێهیوا بکە بڵێ بەوەش هیچ ناگۆڕێت بە دەنگدانش ناگۆڕێت
پێویستە بەدەنگ بەکارکردن بە هەر هەموو شێوازێک ئەوڕۆ پێویست بەدەنگە سبێنی پێویست بە هەر کارکردنێکە پێویستە بچی دەنگ بدێت کەواتەوە هەوڵی دەسەڵاتە دەوێت خەڵک بێهوا بکە ئەو بێهوابوونەش بە قازانجی دەسەڵاتەوە دەبێت کەواتە هەر کەسێک دوو دەنجی هەیە دەنگێک ئەگەر دایت ئەوە لە بەرەی حەقدا ئەوە دەنگێکی بە حەقدا و دەنگێکی بە ناحەقەکان نەداوە بەڵام ئەگەر هیچ دەنگێکی نەدا کەواتەوە خزمەتی بە دەسەڵات کردووە ئەگەر کەسێک دەنگ نەدا خزمەت بە کوێ دەکات بەتاکید ئەوە خزمەت بەو دەسەڵاتە خراپ و قۆڕەکارە دەکا کە ئێستا لە کوردستاندا هەیە حتمما پلانەوە خزمەتی چێدا ئەگەر بێت و هاوڵاتیان نەچنە دەنگدان خزمەت بە چێ دەکەن وڵی ئەمن ئەگەر لەو دەسەڵاتی رازی نەبم نەچمە دەنگدان دەسەڵات باشی خۆی کەسی خۆی دەنێری ئەگەر دەکەسی بێر دەکەسی دەنێری هەر ئەو دەردەچی بەڵام ئەگەر ئەو دەکەسی هەبی دەکەسی ناریش بچی دەنگ بدا کەواتە دەنگەکەوی فاشل دەینی دەتوانین گۆڕانکاری بکەین حتمما دەتوانی متمانت بۆ کاندیدانەی کۆمەڵ هەیە کە بتوانن گۆڕانکاری بکەن وڵی ئەگەر ئەوەندیان دەنگ پێ بدرێ بسنە جێگای حەقوان بڵێ متمانت پێیان بەمەشخەڵی باوەڕ و ورە و هیواوە ڕێگە دەبڕین و ناگەڕێینەوە دواوە بۆ بەختیاری گەل و ئاوەدانی وڵات دەبینە شای کاروانی خزمەت و خەبات وەفاداری بەڵێن و پێم بڵێ بە دەنگ نەدانمان ئەگەر بێت و دەنگ نەدەین خزمەت بە کوێ دەکەین دەبێتە مای ئەوە نەدان کە تەزویر نەکرێ زیاتر یعنی چەند ڕێژەی بەرزان بووان زۆربی لە مەسالی بالانسی تەنزویر نامینێ بۆ نمونە چکە بە حکومەوەی تۆ شارەزایمە لە مەسلەی هەڵبژاردنەوەی شتانە ینی مثلەن پارێزگای لەگە پارێزگایشتر ئەو جارە چووکە بازنەکان جیان بەڵام جاری پێشووکە یەک بازنەی بوو بۆ نمونە منتیقی سلێمانی کە کەمی ڕێژەی بەشداروان وای کرد بالانسی ئەولایە زیاتر بێ لە بە دەنگ نەدانمان خزمەت بە کوێ دەکەین ئەگە بێت و دەنگ نەدەین بێگومان خزمەت بە کەسانی گەندەڵکار و کەسانی تەزویرچی بە کەسانی ئەوان دەکرێت کە هیچ باچەم بە میلەر نییە بەدڵنیاییەوە گەرە قسەی ڕاست باید دەسەڵاتداران ئەوەندە لە هەڵبژاردنەکان نەدەترسان بەدڵنیاییەوە گەرە قسەی ڕاست بووایە دەسەڵاتدارانە هەموو تەزویرەیان نەدەکرد بەدڵنیاییەوە ئەگەر ئەم قسەی ڕاست بووایە دەسەڵاتداران ئەوەندە لە کاتی هەڵبژاردنەکان پەلە نەدەبوون ئەوەندە خۆیان تەرخانە دەکرد ئەو هەموو ملیاران دینارەیان تەرخانە دەکرد بۆ پرۆسەکانی هەڵبژار ئەوان باش دەزانن ئەو کەسانی کە ئەم قسانە بڵاو دەکەنەوە باش دەزانن ئەم قسانە ڕاست نین تەنها لە پێناوی ئەوەیە ئەوانەی کە لە دەرەوەی دەسەڵاتن ساردیان بکەنەوە ئەمە تەنها ئەمە هەدەفیتیان دەنگ نەدان خزمەت بە کوێ دەکەین بەدڵنیاییەوە ئەوانەی دەنگ نادەن خزمەت بە پارتیەکێتی دەکەن بەدڵنیاییەوە حتمما ئەمان جا خزمەتکردنی خۆیتیان لەبەر ئەگەر ئەوان دەنگ بەلایانی گەنجە ناڕازەکان دەنگ بەلایانی دیکە بدەن نمونە وەکو لایانی کۆمەڵی دادگەری یەکگرتووی ئیسلامی ئەوانەی کە معنی کە لە خەمی خەڵکدانە ئەگەر دەک بەوان بدەن ئەگەر ئێستا 7 ئەندام پەرلەمانن ببن بە 17 ئەندام پەرلەمان 15 20 ئەندام پەرلەمان بەقەدەر هەفتی ئێستا کاریگەریان نەبیتن ئامانجان ئەوەیە ئەو حیزبانەی کە لە خەمی خەڵک و لە خەمی وڵاتدان دەنگنینن وەبی ئەوان دەنجیان زیاتر بیتن بتوانن زیاتر گەندەڵی بکەن و بە کەیفی خۆیان ڕێژەی کورسەکانی کلای بکەنەوە بۆ خۆیان کاریگەری دەبێت لە هەرێمی کوردستان حتمما ئەمە ئەوەی دیتن ڕەنگە گۆڕانکاری سەد نەکا بەس بەدڵنیاییەوە بای ئەوە گۆڕانکاری ئەبی کە بتواندرێت خزمەتی گەنج بکرێت خزمەتی خەڵک بەگشتی بکرێتن بەس من وەکو گەنجێک ئەمن یعنی خۆم ئەوەی ئەبینم خزمەتی گەنج ناکرێتن حتمما ئەگەر ئەو لایەنە زیاتر ئێمە وەکو خۆمان داکۆچی لەسەرەکەین لایەنی ئیسلامی ئەگەر لایەنی ئیسلامی دەنگ بێنن لەبەرەی لایەنە ئەلمانیەکە و لایەنە هەموو لایەنەکانی دیکەندی لە پێناو تۆزێ پارە دەسەڵاتێک پۆستێک خۆیان فرۆشت تەنیا ئەوانەی نەگۆڕان و مانەوە تەنیا ئیسلامیەکان بوون حتمما من وەکو خۆمەگەر دەنگ بە ئیسلامیەکان بدەن گۆڕانکاری دروستەکە و ئەتوانی ئەوەی کە هەیە بای ئەوە گۆڕانکاری بیت و ئەمەلێک بۆ خەڵکە بێ ئەمەلە بگەڕێنیتەوە بۆچی خەڵک دەنگ بدات ئەمانی تێدانە بەشداری نەکردنی هەڵبژار ڕاستەوە خۆ خزمەتکردنە بە دەسەڵات ئەگەر بچی دەنگ بدەی بە کەسێکی وەشی و مافی خورابی ئەو دەزانی مافەکە لۆ بژێرتەوە دەنگدان تاکە ڕێگایە بۆ تۆڵەکردنەوە لەلایەنی دەسەڵات پێویستە خەڵک بچێت دەنگ بدات و دەنجش بۆ کەسانە بدات کە پشتگیری مافەکانیان دەکەن
بەڵێ زان و خۆشەویستان ئەوەی بینیتان سەرنج و هاوڵاتیان و بەشێک لە لایەنگرانی کۆمەڵی دادگاری بۆ کە دەڵێن بە شانازیەوە بەشداری دەنگدان دەکەین و کەسانی مسلمان و خواپەرست دەکەین بە نوێنەری خۆمان لە پەرلەمان و ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆی کە لەوێ ماف و هاوکات مافە زەوتکراوەکانمان بۆ بەدەست بێنەوە. ئەڵقەی جاران پێشکەشکردن تا ئەڵقەیەکتر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان دەسپێرم. سپاردەی خوای پەروەردگار.